سەبارەت بە چاودێری حکوومەت لەسەر کواڵەتی شتومەک و کاڵاکان گفتوگۆ لەگەڵ بەڕێز نەبەز عەبدولحەمید قایم قامی قەزای ناوەندی هەولێر دەکەین. کاک نەبەس سڵاوت لێبێت لە چەند ساڵی ڕابردووشدا هەمیشە ئەوە باسکراوە کە جۆری ئەو بەروارانەی کە دێن ینی هەمیشە باسکراوە لە بەرنامەکانەوە بڕیاریش دەرچوە لەوەی کە ئەمانە قەدەغە بکرێت لە نێو دووکەوانەدا ئەوەی کە پێ دەگوترێت بارکۆت، بەڵام تا ئێستاش هەر بەردەوامی هەیە. دوجاریشەوە بڕیارێکی نوێ دەردەکرێت لەوەی کە ئەمە بە تەواوی قەدەغە بکرێت. ئەمە هەمیشە بەردەوامی هەیە، بڕیاری نوێ دەردەکرێت یاخود ئەم جارە دوجار دەبێت و بەجددی کاری لەسەر دەکرێت. بەڵێ سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەرانی کوردستان بیشتر. خۆتان ئاماژەی پێکرا لەو راپۆرتە بینیتان کەوا بەڕێوەبەری گشتی بازرگانی وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێم باسی لەوە کرد کەوا ڕێنمایی نوێ دەرچووە. دە ڕۆژ دەبێت نووسراوێک لەلایەن وەزارەتی بازرگانی ئاراستەی دەواازە سنووریەکان کراوە. لەو نووسراوە چەند مەرج و ڕێکارێکی نوێ خراوتە ڕوو لە بازرگانەکان کەوا کاڵا و شتومەک و خۆراک هاوردە دەکەن و دەیهێنە ناو شارە و شارۆچکەکانی کوردستان. لە هەمووی گرنگتر ئەوەیە کەوا نابی بەرواری ماوە بە سەرچوون لە 2 ساڵ ڕەت بداتن. بۆ نمونە ئێمە زۆر جار کاڵا هەبووە ماوەی بەسەرچوونەکەی 5 ساڵ بووە یاخود زیاتر بووە، بەڵام لەمە دووە بە هیچ شێوەیەک ڕێگا بە هیچ کاڵایەک بە هیچ خۆراکێک بە هیچ شتومەکەک نادرێ ئەگەر ماوەی بەسەرچوونی لە 2 ساڵ زیاتر بیتن. هەروەها شێوازەکەی دەبی بە شێوەیەک بیتن کەوا دەستکاری نەکرێتن. بەڕاستی ئەمە زۆر جار هەبووە هەر بە پەنجەی دەست ئەو نووسینە ڕۆیشتووە. دەبی بە شێوازێکی زانستی بیتن، بە شێوازێک بیتن کەوا بازرگانەکە نەتوانی کە لە کۆگاکان دەمینێتەوە دەستکاری بکاتن. ئەمە زۆر جار حاڵەتەکان کە دەستی بەسەرداگیراوە لەلایەن لژنەکان کە سەردانی کۆگاکان کراوە شوێنەکان کراوە، احتیمالە بازرگانێک بڕێک خۆراکی هینابیتن بەڵام لێی ساغ نەبوویتەوە لەو ماوەی کە دایناوە لە بڕی ئەوەی کەوا ئاگداری لیژنەکان و لایەنە پەیوەنددارەکان بکاتەوە کە ئەو خۆراکەی لە کۆگاکان ماوەی بەسەر چوە لەوەی بچن بە پێڕێکارەکان بە پێڕێنماییەکان لە ناوی ببن هەستاوە بە گۆڕینی ماوەی بەسەرچوونی. مە زۆر جاریش کە سەردانی کۆگاکان دەکرێت چ لەلایەن لیژنەکانی قایمێتەوە ئەو لیژنانەی کە لە چاودێری بازرگانی هەولێر هەنە کە سەردانی و کۆگاکان دەکرێتن دەست بەسەر ئامێری جۆرا زۆر داگیراوە، دەست بەسەر مۆر داگیراوە، بازرگان هەبووە بە شێوەیەکی متەلەبیز لیژنەکان توانیتیان دەستگیری بکەن کەوا باشە. دەنجی کاک نەبەس گرفتی تێکەوت. ئێمە گفتوگۆمان لەگەڵ کاک نەبەس عەبدولحەمید قایم قامی قەزای ناوەندی هەولێر سەبارەت بەم بڕیارە نوێ کە لەلایەن وەزارەتی بازرگانی و دەرکراوە بۆەوەی کە کۆمەڵێک بڕیاری نوێ درابوو سەبارەت بە کواڵیتی ئەو شتومەک و کاڵایانی لە نێو بازاڕەکانی یاخود لە سنوورەکانەوە دەهێنرێنە نێو ناوخۆی هەرێمی کوردستان. ئەو باسی لەوە کرد کە لێژنەکانیان بە شێوەیەکی بەردەوام دەستنە سەر ئەو شوێنان و ئەو کۆگایانەی کە کۆمەڵێک ئامێری تایبەت بەکاردەهێنن بۆ گۆڕینی بەروار و یاخود بارکۆدی ئەو جۆرە ئەو کاڵایانەی کە دێن. باسی لەوە کرد کە هەندێک لەو کاڵایانە بە شێوەیەک بارکۆدەکانیان لەسرە بە پەنجا کە لی دەخشێنی پاشان بارکۆدەکە دەگۆڕن کاری ساختە بەکاردێنن. هەروەها گوتی ئێمە لێژنەکانمان بە بەردەوامی بە چاوکراوەیی هەڵدەکوتنە سەر و شوێنانێکە و کارە ساختەیی تێدا دەکرێت. ئەمن دەمەوێت زیاتر لەسەر ئەم باسە قسە بکەم تاوەکو هاوکارانم گرفتی کاک نەبەس چارەسەر دەکەن بۆەوەی کۆمەڵێک پرسیار ماوە سەبارەت بەم بابەتە قسەی لەگەڵ بکەین. پێم وایە ئێستا دەنجی کاک نەبەس چارە کراوە. ئەگەر ئەو جێی لە من بێت یاخود من سڵاوت لێبێت کاک نەبەس جارێکی دیکە بوو بەرە گرفتێکی دەنگە بوو جێت لێمە تاوەکو بەردەوامی پێ بدەین. وابزانم بە تەنیا جۆرە دەنجی منە بەس ئێمە جێمەلە دەنجی ئەو نابێت.